بینەرانی عزیزم کاتتان باش من یادگار فایقم بۆ باسی ڕۆژی ئەم شەو من لەگەڵتانە بم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەم کاک سەردار قادرە پارێزگاری سلێمانی بە وەکالەت لەم بەرنامەیە هەوڵەدەین لەو کاتەی کە کاک سەردار بە ئێمە و بە بینەرانی بەخشیوە گفتوگۆ و قسە بکەین لەسەر ڕووداوەکان و پێشاتەکانی داهاتووە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی کە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان خۆپیشاندانیان کردبوو و چەند یاداشتێکیان ئاراستی پارێزگاری سلێمانی کردووە بۆ ئەوەی ئەم بە نوێنەرایەتی ئەوان بیگەێنێ بە لایەنی بەرپرس. من نامەوێت زیاتر لە پێشەکێکە بڵێم بۆی کاتمان هەبێت مناقەشەی زیاتر بکەین. کاک سەردار بەخێراتن دەکەم سوپاس کە لێرە ئامادەن. ئەمرێ بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. بۆچی دۆخ لە هەرێمی کوردستان بەم ڕۆگەشت؟ ئەو پرسیارێکی سیاسی گشتگیرە کە تۆ دەسەڵاتی کوردی بە تەمەنی کابینەکانی کابینە بە کابینە قەرزی بۆ کابینەی دوای خۆی بەجێهێشتۆ کە تۆ دەسەڵاتی کوردی هەموو هێرکەکانت خستە سەبەتەیەکەوە کە سەبەتەی نەوتە کە تۆ دەسەڵاتی کوردی پاشخانێکی شەڕی ناوخۆی بۆ بەجێهێشتین بدەسەڵاتێکی کوردی داخستنی پەرلەمان و ناردنەوەی وەزیری بۆ بەجێهێشتین دەسەڵاتێکی کوردی هەمیشە قەیرانی دارایی لە جونگەکانیە کاری لێکە چونکە هیچ احتیاتێکی نەخستوە بۆ وەک ئەوترێ بۆ ڕۆژی پەنگانە. دەسەڵاتی کوردی نەیتوانیوە تەوافقی گشتی لە نێوان لایەنە سیاسیەکانە دروستکە. دەسەڵاتی کوردی نەیتوانیوە پەرژەوەندی بێت لەگەڵ دەوروبەردا تەنیا پەرژەوەندیەکان لە گۆشەنیگای پەرژەوەندی ئەوانەوە بینراوە نەک ئێمە خۆمان کەیسەکەمان ببێ بە پەرژەوەندی. دەسەڵاتی کوردی لە جوغرافیایەکە کارەکات پێگەیشتنی سیناریۆکانی ئەم دی و ئەو دیوە. دەسەڵاتی کوردی لە شوێنێکا کارەکە لە شوێنێکە ئەژین لەم بەشەی باشووری کوردستانە پێکەوەبوونمان لەگەڵ ناوچەکانی کەدا پێکەوەبوونێکی ڕێفراندۆم و ئەوە نییە. هەموو ئەم گرفتانە بەم ڕۆژە دەگەێنێ. من بانقەست حەزم کردەوە پرسیارە دەست پێ بکەم بۆی لە دوای وەڵامەکەی تۆ بینە سەر دەرەنجام، ینی هەموو شتێک هۆکاری هەیە و دەرەنجامیە. دەرەنجامەکەی گەر نزیکترین دەرەنجامی وەربگرین لە 27 ئەم مانگە هاوڵاتیانی شاری سلێمانی بە دیاری کراوی مامۆستایان چین و توێژە جیاوازەکان فەرمانبەرەکان خۆپیشاندانیان کرد و خۆتاگاداری ئێوە مۆڵەتان پێداون و جادەکانیان بۆ گیرا و بە شێوەیەکی جەماوەری لای پەروەردەی سلێمانیەوە بۆ لای بینایی پارێزگای سلێمانی هاتن. دروشمی جیاجیان بەرز کردبووە. ئەوەندەی تۆ لە نزیکەوە ئاگاداربی پێش ئەوەی باسی یاداشتەکانم بۆ بکەی داواکاری خۆپیشاندەران تەنها خۆی لە موچە ئەبینێتەوە یان داواکاری تریشیان هەبوو؟ هاوڵاتیەوێ نەبێتە قوربانی، هاوڵاتیەوێ لە قەیرانەکاندا هەمووی نەچێتەوە سەرشانی و قوربانی بدات. من پێم وایە هاوڵاتی حەقی خۆیەتی داواکاری هەبێ لە حکومڕانی وڵاتەکەی خۆی. حکومڕانی خۆشی ئەرچی بە جێگەیاندنی پەیوەندیەکانی تاکەکانی ئەم کۆمەڵگایە لە بژێوی لە خزمەتگوزاری لە ژیانێکی پڕکەبەرامەت و کبریا کە کاتێک حکومەت قەیرانی دارایی ئەبێ بە هەموو فاکتەرە جیاکانەوە کە بە شەفافانە لەگەڵ هاوڵاتی خۆیان دووە هاوڵاتی بەشێک لە قوربانیەکە وەرئەگرێ وەک حکومەتەکەی. نەبوونی ئەو شەفافێت و تێگەیشتنە گشتیە لە نێوان شەقام و دەسەڵاتە زۆر جار خۆپیشاندانی بەرەو توندوتیژی بردووە. بەڵام ئەوەی دوێنێ ڕوویە کۆنسێپتی چەمکی خۆپیشاندان لەم دەڤەرەیە گۆڕا. دێت مۆڵە دەوەرەگرێ، دێت شوێنەکەی دیاریەکە، دێت هاوکاری هێزانامنەکانەکە. هێزانامنەکان مەخلوقێک نین لە ئیدارەیەکەوە هاتمن لەم کۆمەڵگایەوە هاتوون کە سوکارەکانیان لە خۆپیشاندەرەکانایە ئازارەکانیان وەکو ئەوانە. جیرفانی ئەم شتێکی تیاابێ جیرفانی ئەوان بەتاڵترە، ئەمانیش جیرفانەکەیان زۆر بەتاڵە. بەڵام ئەم ئەرچێکی نیشتیمانیەکەی بەوە ئەبینێکا بێ ئەمنیەتی ئەم شارە بپارێزێت و هەموو ئاسایش و سەر و ماڵمان بپارێزێت. بەبوورە بەس ئەوەی دوێنێ ڕوویە ئەو تێگەیشتنە گشتیە لە نێوان
دەسەڵات و هاوڵاتی و هێزە ئەمنیەکان و هاوڵاتیە بۆتەیەکی جوانی بۆ نەخشاندین کە بجۆزرێتەوە بە هەموو شارەکان. ئیتر خۆپیشاندان تونوتوژی نییە، خۆپیشاندان دروستکردنی ڕایەڵەی نێوان حکومڕانی و خەڵکە. باشە. قسە زۆر لەسەرەوە کرا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کەناڵەکان و باس لەوە کرا کە خۆپیشاندانەکە جیاواز لە ڕابردوو خۆپیشاندانێکی هێمنانە بوو، مۆدرن بوو، شارستانی بوو، هەموو مواسفاتەکانی خۆپیشاندانێکی ڕێکوپێک و ئارامی تێدا مەوجود بوو چونکە نەهێڵرا حزب تەداخلی بکات. ئەمەش ببوورە ڕەنگە پرسیارێکی ئیداری نەبێ، پرسیارێکی سیاسیە دیسان. هەستەکەی ئەمە ڕۆڵی هەبوو بێ لەوەی کە بالفعل خۆپیشاندانەکە خۆڕسک بوو نەیان هێش دەستی هیچ حزبێک، یعنی بەبێت دیاریکردن و بەبێت دەستنیشانکردن بێتە ناویەوە بۆیە بەو شێوەیە تێپەڕی. بەڕێزم من لە سێ ڕۆژی پێش خۆپیشاندانەکە بانگەشەی هەر پێنج هێزە سیاسیەکەم کرد بۆ پارێزگا کە پێی دەوتێت کۆبنەوەی پێنج خۆڵی، کە زەمانێکە دوور بوو ئەوەیە وتان کەس نەیتوانیوە بیکە ئێمە کردومان. من لە پارێزگای لۆتفیان فەرموو هاتنەلا باسی ئەوەم کرد ئایا داوای خەڵک ڕمافی ڕەوانیە وتیان بەڵێ، وتم ئایا هێزە ئەمنیەکانی من بەدەرن لەوان وتیان نەخێر، وتم ئایا حکومڕانی کێشە و قەیرانی داراییە نێوتیان بەڵێ، وتم ئێوە بۆ هاوکاری مناکەن کە ئەم خیتابە بجۆزنەوە بۆ هەڵسوڕا و ئەندام و لایەنگر و هەڤاڵ و هاوڕێ ئەوەی کە ناوی پێوترێ باشە بۆ ئەم لێ ناکەن لە ڕێگەی خۆتانەوە هەوڵ بن بەرەی خەڵک مامۆستایان فەرمانبەران بە ئاسانی بێ بۆ کێشە ڕسمەکەی بۆ کێشە گشتیەکەی بۆ خەمە گشتیەکەی هەمویان پشگیریان کردم. ئەمە ڕۆڵی هەبوو لەوەی کە بەهێمنی تێپەڕێ. من تێگەم کە هێزە سیاسیەکان ئەم جارە خۆپیشاندانیان نەکرد بە مەوقعێک منزڵێک بۆ دژایەتی لایەک بۆ لایەکی تر، بۆ دژایەتی هێزێک بۆ هێزێکی تر، ڕێگەیاندا هاوڵاتی بەرەی گەل بەرەی خەڵک تعبیر لە پێویستیەکانی کا بە شێوەیەکی مەدەنیانە. هێزە ئەمنیەکانیش بەدەر لە هەژمونی حزبی هاو ڕۆڵی کە پرۆفشناڵی و نمونەیی خۆی بی کە حزب تەبەنی ئەم خۆپیشاندانانەی نەکردووە، کە حزب دەستی حزبیان لە پشتەوە نەبووە، هەمان کاریگەری و هێز و قووەت و ئەو فشارە دروستەکە کە لەو کاتانەی کە حزبی لە پشت بێت کە لە کاتێکا حزبەکان بە مەبەستێکی هەژمونی حزبی ئەچنە خۆپیشاندانەوە کە توندوتیژی لێ ئەکەوێتەوە ئەبێ هەمومان دوای کارەساتی توندوتیژیەکە بکەوین. چێ کردی، چێ سووتانی، چێ بەردی هاویش، چێ تەقەی کرد، چێ شەیدی کرد، چێ قوربانیە، چێ قەرە بووە. هەموو مەبدا ئەساسیەکەمان کە داواکاری خەڵکە بۆ حکومڕانی بیر ئەچۆوە. ئەم جارە کە وانە بوو ئێستاشتە سەرچیەکە یاداشتەکان باشە بینە سەر یاداشتەکان. هێندەی من ئاگادار بم 4 یاداشت گەفچۆتە دەستی جەناب. ئێستا بوو بە 6 و 8 بوو بە 6 و 8 باشە. ئەکرێ بە کورتی گرنگترین خاڵەکانی ناو ئەم یاداشتنامە ئەم یاداشتانە بۆ بینە ڕوونکەیتەوە. من ئەمانەتێکم هەیە کە بیگەێنم باشە بۆم نییە خاڵێکی کەم و خاڵێکی زیاد بکەم. زۆر باش چونکە من ئەو مافەیان ناومەتیە ئەو ئەرکیان ناومەتیە ئەو ئیحترامیان لە حکومەتی خۆجەیی کردووە کە فەرم و تۆ بچۆ ئەومان بۆ بگەێنێرایەتیەوە بە نوێنەرایەتی نوێنەرایەتی گەیاندن. تێگم دوای ئەوە خاڵەکانی ئەخەمە حزوری من حکومەتی خۆجەیی پارێزگار مۆزەفی وەزارەتی ناوخۆیە لە ڕێگەی وەزارەتەکەی خۆمەوە ئەگەێنمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. خاڵەکان باز لە موچێ، باز لە خشتەی نوێی موچەیە، باز لە شایسە دەرایەکانە، باز لە داواکاری شەفافیەتە لە وڵاتە، باز لە هەژمونی بە داهاتی ناوخۆ و داهاتی گشتی و ڕێخستنەوەی بە جۆرێک بێت کە هاوڵاتیانی هەموو دەفەرەکان کەڵک ببینن، باز لە تاپۆکردنی ئەو خانوانەیە کە چەندەها ساڵە هیچی بۆ نەکراوە، باز لە قەرەبووکردنەوەی داکۆچیکردنە لە مافی شەیدان و کەمەندامان و ئەنفالکراوەکان، باز لە پرۆژەی ئاوە، باز لە پرۆژەی کارەبایە، باز لە پرۆژەی قەرزی ئەخارە کە هاوڵاتی وەری گرتووە قەرزی نیشتە جێبوون ئێستا پارەی نییە بیاتەوە حکومەت ساحب قەرزەکە غەرامەیە خاتە سەر. باز لەم شتانەیە وە پێشنیاری دروستکەری تایە. بڵێ ینی زیاتر تا خاڵی پێنجەمیشت خوێندەوە زیاتر ڕبتە بە قوتی خەڵکەوە، زیاتر ڕبتە بەو پارەکەمەیە کە هاوڵاتیەوێ ماگانە وەریگرێ و سەربەرزانە پێی بژی. ینی ئێوەش لەوە تێگەشتون کە دۆخی هاوڵاتیان لە دۆخێکی زۆر خراپدایە. من ئەزانم بە جیرفانی بەتاڵ ناتوانی
کەسێکی پۆزتیڤی لە دروستکردنی وڵاتە. بەڵام من خۆشحاڵم هەنیە خاڵی تایە کاڵێن پێشنیاری تایە ئەڵێ تکایە گوێ لە برسێتی و جلفانی بەتاڵمان کەن پێکەوە دانیشن تکایە دەرگای پەرلەمان واڵاکەن ئەمانە دروشمی خەڵکە بۆ ئەوەی تکایە کۆبوونەوە بکەن کە خەڵکێک بە مەدەنیانە داوا لە دەسەڵاتەکەی بکا بەم شێوازە ئەوە بە دەرە لەوەی کە بچی پەلاماری مەقەڕێ بیت و ئەو تەقە بکات و ئەو بکوژێ و ئەو بفرێنرێ بۆ بە شتێکی ئەسڵی زۆر باشە. پێشتر خۆت ئاماژت پێدا و بەپێی زانیاریەکانی منیش سبەینی ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە لە هەولێر. تۆ ئەمڕۆ سەردانی هەولێرت کردووە؟ نەخێر من ئەمڕۆ لە سلەیمانیە مامەوە لە دەرەوەی پارێزگایە خەریکی گرێبەستێک بووین کە دەستگا ڕاگەیاندنەکان بڵاویان کردەوە گەر فرسەتم بەی باسێکی بکەم. زۆر بە کورتی بێ سوپاس. زۆر ئۆرگانیشی ئەڵمانیە حکوومەتی ئەڵمانیە بڕی 3 ملیۆن یۆرۆی هێناوە بواری کارکردن بۆ 3600 کەس لە 3 ماندایە ڕۆژانەی سلێمانی بۆ سنووری سلێمانی ڕۆژانەی هەر کارمەندێک 25,000 بۆ 40,000 40 ڕۆژەین بە کەسێک و بۆی یەکێک کەش بێ ئیش ئەمڕۆ گرێبەستەکانمان ئیمزا کرد و شارەوانیەکان دارستان ئاو دێری ژینگە لەسەری کارەکەن و گرێبەستمان ئیمزا کرد و پارەکە گەیشت بمبورە ینی بۆی بینەریش ئاگادار بێت چکە دڵنیامەوانەیە سە بە دیار بەرنامەکەەوە دانیشتون بە پەرۆشیەوە ئەڕوان نام خاڵە چونکە باسی کاری تایە باسیەوەی تایە کەم موچەیەکی مانگانەی هەبێ ئێوە بە چ وەسیلەیەک لە چ ڕێگەیەکەوە هەلی کارەکان ڕاگەن گرێبەستمان کردو لەگەڵ ئەو ئۆرگانە ئەڵمانیا ئەوش گرێبەستێکی کەی واژوو کردووە لەگەڵ ئەو بەڕێوەبەرایەتانە ئەو بەڕێوەبەرایەتانە دەزەکەن بە هەلی کارەکان کەناڵەکانی ڕاگەیان ئاگادارەکرێتەوە ئاگادارەکەنەوە گرێبەستەکان وە خۆشیەکەی چێکاگەیاتگار لە دوای ڕۆژێک خۆپیشاندان فرسەتی کاری 300 ئەو وازوی فرسەتی کار وە سەرمایەمان لە دەرەوە هێناوە سەرمایی وڵات ئەگەر قەیرانی تیابێ سەرمایەکە لە دەرەوە هاتوین فرسەتێکی کارە هاوڵاتی ئێمە هەم کارەکە هەم سەرمایی دەرەوەی بۆێن من وەک شخصی خۆم وەکو کوردستان 24 متابعەوەکەین چونکە دڵخۆشکەرەکە ئەوەندە گرێبەستەکان لە خزمەتانە سپاسانەکەم لە بەرنامەتانێ سبەینە بەشداری بکەن لە کۆبنەوەکە ئەنجومەنی وەزیران من یان بمبورە با پرسیارەکە ئاوا بکەم وەکو پارێزگاری سلێمانی بە وەکالە چکۆ ئاماژت بەوەدا بوو گەڕ ڕێگەت پێ بدرێ ڕێگەت پێدرێ حزور تەبێ لەوێ من داوام کردووە باشە تا ئێستا بە فەرمینیان و تۆ سەعات چەند بەڵام بە فەرمی پیان ڕایگەیانوم بەخێربی وەرە ئەمانەوە بوو بینین چونکە پەرژەوەندی خەڵکە هیوادارم گەراگەیان لەم بەرنمەیە ساعتەکەشت پێ بڵێن چونکە تۆ بەنوێنەرایەتی ئەو یاداشتانە ئێرە چاوەڕێی نامەیەک بوو بۆم بێت بە ساعتەکەیان دیاری نەکردەوە من پێم وایە هەموو لایەکە بێت چاوەڕێی ئەوە بن من بە نوێنەرایەتی خەڵک یاداش دەبم بۆ چارەسەری کێشەی وڵاتە ئەچیدەم بەس لەوانەیە بەشێکی گرنگی کۆبوونەوەکە بێت ئاخر لەوانەیە میکانیزمێتی ئەجەندەی کۆبوونەوەی خۆیان هەبێت چۆن بەئیتر پێش کۆبوونەوە بیان بینم دوای کۆبوونەوە فترەیەکی زۆر ئەنجومەنی وەزیران ئەڵێن هەر کۆنە بۆتەوە یعنی ئەوە فترەیەکی زۆر زۆرە کۆنە بۆتەوە ئێستش کە کۆ ئەبێتەوە ئەبێت ینی بە سوپاسەوە بانگێشت بکەن کە یاداشتەکان بەری ئەمە تایبەتە بە خەڵکی کۆبوونەوەی کە ئەجەندەی کۆبوونەوە پێشتر دانراوە ئەمەی من لە ناکاو بووە هیوادارم تێگەیشتنێکە بێت کە سبەینە بچمە خزمەت زۆر باشە تۆ تەنها دەوری ڕسوولێکە بینی یاخود مناقەشەی وەڵامەکانی شەکەی لەگەڵ ئەچیت مناقەشەی وەڵامەکانەکەم ئەچیت تێگەیشتم هەیە ئەچیت خۆشمان وەکو پارێزگای سلێمانی پرۆژەمان هەیە بۆ لامەرکەزێتی دارایی و کارژێڕی بەڵێ لە کۆتا قسەی خۆتەوە دەست پێ بکەم باسی لامەرکەزیەتی ئیداریت کرد و باسی ئەوت کردو و زۆر جار لە زۆر جێگا ئاماژت پێداوە کە سوود لە داهاتی گشتی و داهاتی ناوخۆ و سێکتەرە جیاوازەکان وەربگیرێت و تەنانەت ئاماژت بەوەداوە کە دیراسەشتان کردووە ئێوە وەکو پارێزگاری سلێمانی و وەکو پارێزگای سلێمانی بەگشتی هەموو داهاتی لەم سنوورە هەیە بەشی ئەوە ئەکا کە موچەی ئەم پارێزگای پێدابین بکرێ لە ئێستادا نەخێر لە ئێستادا نەخێر بەڵام ئەکرێت داهاتی ناوخۆ بەبوونی دەسەڵاتی لامەرکەزی کارژێڕی و دارایی ئێمە زیاتریکەین لە مودەیەکی فترەیەکی ماوەیەکی زەمەنی کاتی کەمە بتوانین یەکەم جار بودجەی تەشغیلی بەکار دروستکەین کە ئەرکمان نەمێنێ بۆ سەر ناوەند و وەزارەتی دارایی ئەو خەریکی موچە بێ لە داهاتی نەوت ئێمە و دوایی بودجەی وەبەرهێنان دروستکەین و دوای ئەوە بەشێک لە موچەی هاوڵاتیان دروستکەین فەرمانبەران دروستکەین بە هاوکاری داهاتی نەوت بتوانین وای لێبێ ماگانە کارمەندانی ئەم دەڤەرە بتوانن موچەکەیان وەرگرن لە ماوەی ڕابردوودا نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە دابوو کە ئێمە سوپاسیشیانەکەین گەر لامەرکەزیەت ڕابگەێن و
ئیشی لەسەر بکەن چی ڕێگرە کە ئێستا نیکەن گەریەوە ئەنجومەنی وەزیران ئۆکەیتان باتێ و پەسەندی بکات و ڕێگەتان پێبات ڕاستە و خۆ ئێوە دەست بە ئەوواکەن کە بەڵێ آخر خۆ بنیاتی بنێن و بیخەنە سەر خۆی من هێشتا فەرمانێکی فەرمیم بۆ نەهاتوە کە بڵێ فەرم و ئەمە دەسەڵاتەکانتە لە ڕووی کارجێڕیەوە ئەمەش دەسەڵاتە دارایەکانتە بە فەرمان ئەکرێ باش بمبورە بە لە بەرچاو نەگرتنی پاشگیری بە وەکالەت بەڵێ تۆ وەکو پارێزگاری سلێمانی سوڵاحیاتی تەواوی پارێزگار تێ لە ئێستاە ئەوە هەنگێ بۆ چوونی جیاوازی هەیە من دەسەڵاتەکانم لە پارێزگاری سلەیمانی پێشوو بەڕێز دکتۆر ئاسۆ وەرگتووە کاڵی کۆی دەسەڵاکان سەرەرای کارەکەم ئێستا هەم جێگری پارێزگارم بۆ بەشی هونەری کارەکەم هەم پارێزگاری سلێمانیم بە وەکالەت باش کۆی دەسەڵاتەکان کاری لەسەر ئەەکەم بەڵام چاوەڕێی ڕەزامەندی بە ڕێز وەزیری ناوخۆم کە ئەبێ وەکالەتەکەم بۆ ئیمزاکە بۆی بتوانم بە کامیلی ئازاتی خۆمەوە کارەکان بکەیت زۆر باشە گەر ئێوە سبەینە بەشداریتان کرد لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیران یا لە زمانی کۆبوونەوەکەش نەبێ بەجیابیان بینن بەڵێ باشە کەی ئەو وەڵامانە ئەهێننەوە بۆ هاوڵاتیان یاخود ئەگەر سبەینێ نەبوو خۆتەزانی هاوڵاتی سەقفی زەمەنیەوێ بەڵێ من لە بەیانیەوە وازام دەیە هاجار پەیوەندیم دروست کردووە لەگەڵ ئەوانە ئەوانش پەیوەندیان کردووە ناڵم ئەجەندەی کۆبنەوەکانە تەحدید دەکرێ و پێمەڵێن سەعات چەند ئەوانە ناکرێ بڵێم پرۆسەیەکی وە لە ڕۆژێکە ئەچم نیو ساعت هەمووش تێڵێن دەستخۆش ئەو بۆ بکەین و بێمەوە یانانی کەم چووکە ئەمە پرۆسەیەکە کاتی ئەوێ بەڵام هەنگێکە من یەکی دەوام دەست پێەکەی مامۆسایان هەنگێ شایستەی داراییان داوا کردووە لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردار لە سەرخەتبووینەکە بەڕێز جێگری سەرۆکی حکومە لە سەرخەتبووین و بەڕێز وەزیری ناوخۆ ئاگاداری چالێکەکانی ئێمە و ئیشەکانی ئێمە و پشتگیریمانەکە ئێمە ناکرێ بڵێم یەکی دە و ئەو شایسە دارایە منن لەبەرەوە ئەکرێ بە قۆناغ بێ قۆناغی کاک سەردار بمبورە هەست ناکەی هاوڵاتیان بێزار بوون لەوەی کە حکوومەت وعدیانەیە تێ و دواتر وعدەکە چونکە دێدلاینی نییە چکە مێژوویەکی نییە بەروارێکی نییە بۆی ئەمان بڵێن بۆ نمونە یەکی دوانزە ئەم شتانیان بۆکرێ ئێوە هەوڵی ئەوە نادەن کە سەقفێکی زەمەنی وەربگرن حکوومەت بۆ نمونە لیان وەرگرن بڵێن لە ماوەی 2 مانگە ئەو داواکاریانەی لە یاداشتەکانە هاتوو ئێمە جێبەجێیەکەین نەک بڵێ ئێمە کاری بۆکەین بەڕێز تۆ خۆت دەزانێت وەڵامێکی مەپاتیە من هەوڵەیەم بە خشتەیەکی زەمەنیەوە بێمەوە هەوڵەیەم هەنگێک کار کە لە ئێستاە ئەکرێ وەڵامەکەی بێنمەوە هەنگێک کاری کە مانگی چێوێ وەڵامەکەی بێنمەوە هەنگێک کاری کە 3 مانگی ئەوێ وەڵامەکەی بێنمەوە ئەمەش لەسەری مناقەشەم هەیە ینی قسەم هەیە و بۆ چوونمان هەیە و ئەزانم ئەو بەڕێزانە جۆمان لێ ئەگرن و خەمخۆرن وەکو ئێمە بۆ چارەسەر بێت چارەسەر کرێ ئەی ناکرێ وڵاتێک دەسەڵات لە وادیەک بێ و لە دۆڵێکا بێ و خەڵک لە دۆڵێک هەستەکەی وەڵامێکیان نەبێ ئەم جارە خۆپیشاندانەکە قەرە باڵەختر و ڕەنگە تونتریش بێت من هیوادارم بیر لەو ئەگەرە نەکەڕ گەرفاڵ نەگرینەوە بە لە بەرچاوگرتنی پێدراوەکان معتەیاتەکان خۆت ئاگاداری خۆت ڕۆژانە خەڵک دێتەلات و یاداشتەکانی هاتۆتە بەردەستێ بە تەواوەتی لە معاناتەکان ئێستا زیاتر لە پێش 27 مانگ ئاگاداری هەست ناکەی دۆخی هاوڵاتیان زۆر لەوە قورسترە زۆر لەوە سەختترە یعنی بە بەرنامە بتوانم عیبارەیە بەکاربێنم زەلیل کراون بەڕێزم من ئەڵێم ناوێ هاوڵاتی و فەرمانبەران و خەڵک قوربانی بێ قوربانی مەفهومەکەی دیارە یعنی زڵم لێکردن من باز لەوە کە موچەی 4 مانگی خەڵک لای حکومەت بووە ئەم 4 مانە فەرمانبەر قەرزی کردووە ئێستا بە خشتەی نوێی موچە ئەبێ پارە باتەوە بە چی پێکرێ من مامۆستایەک بە چۆ ئەتوانێوانەکان بڵێتەوە کڕی پێنەیرێ پارەی کارەبا و ئاوەکەی پێنێرێ پارەی کارتی تەلەفۆنی پێنێرێ پارەی ژیانی پێنەیرێ من پێشمەرگەیە کاتە لام لە خزمەت یابووم وتی دەڕۆمەوە بۆ بەرەکانی جەنگ ئیجازەکەم کۆتایی پێێنم لە بەرەوەی لە ماڵەکەمە ئاو نییە لەوێ ئاو هەیە بۆ خۆشتن ڕۆژانە کۆمەڵگەی شۆڕش بە 22 ڕۆژ ئاویان بۆ ئەبرێ هاوڵاتیەک لە نتیجەیەوە سلەیمانی گەڕێکی تایە بە 6 ڕۆژ ئاوی بدەربەنی خان ئاوی خواردنەوە و ئاوەڕۆی تێکەڵ بووە ڕێگاکانمان نییە چواردەوری سلەیمانی خەلیفاوە و چۆ ئاویان بۆ نابێن بە تەنکەرین ئەیبین تەنکەرین بودجەکەی لە مانگی یەکەوە تاکو ئێستا سەرف نەکراوە مخاولەکان بە خێرخوایی لێمان قوبوڵەکەن جارجار ئاو ئەبن ئەمانە گرفتی گەورەی ژیانین ئەبێ لەگەڵمانە شەبێ وەرگرنەوە ئەی من هەموو مەلەفەکان یەک باوڵ شتم لە گەڵ خۆما حازر کردووە
ڕەنگە ڕۆژێکی تەواوی بێ بۆی لەگەڵ تا دانیشتن و مناقەشەی بکەن. ئەگەر ڕۆژێکی بێ یا دە ڕۆژی بێ من ئەوان لوتف بفەرمونون هەموو بەرنمەکان واکەین ئەبێ ئاوێزەبوونێک هەبێ لە نێوان شارەکان و مرکزی دەسەڵاتە. باشە من کاتم وردە بەرەو کۆتایی وات هەوڵێم کۆمەڵی پرسیاری خێرات لێ بکەم. وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە کە یەکی دە یەکەم ڕۆژی دەوامە پێم وابێ بەبوونی خۆپیشاندانەکان و لە 27 مانگەوە تەخیریان کرد بۆ یەکی دە. باشە گەرتا ئەو ڕۆژە هیچ نەبێ وەڵامی هەندێک داواکاری مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە نەدرێتەوە. ئێوە تەسەوری واکەن کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە یان لەلایەن بەرپرسانی وەزارەتی پەروەردەوە سزا بدرێن ئەگەر قساکەم ئەگەر شتێکی وا لە ئارادا بێ هەڵوێستی ئەوە چیە بێ وەکو حاکمی ئەم شارە. من پێم وایە مەفهومی سزا بەسەر چووە، سزا بۆ فەرمانبەر بەسەر چووە، مافی بەرێ ئەو کاتە لی پرسەرەوە لەسەر قەرزاری فەرمانبەرن لە ئێستاە نەکەرمانەکانی خۆی مافی بەرێ شایستەکانی خۆی بەرێ ئەو کاتە کاری نەکرد سزای بەری یا ئەرکەکانی لی بپرسەرەوە هەر مەفهومی سزا بێ نەمێنێ لەم دنیا هەیە. ئەمە لایەنێکی لایەنێک کە سزا لە مرکزەوە بۆ شارەکان بەسەر چووە، لایەنی ئەوەی بە سزا لە دایرەیەکەوە بۆ دایرەیە بەسەر چووە. من پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوە هەنگە شایستەی دارایی مامۆسایانی بەڕێز وەرەگیرێت لە چەند ڕۆژی لەم دو سێ ڕۆژە. زۆر باشە. بەشی ئەوواکە کە هیچ نەبێت تۆزێ باری سەرشانی ئەنی بەشی ئەوواکە کەمێک جیرفانی پڕ بێ بۆی کاچێ بۆ دەوام ئەرکەکەی ئەبینێ ژیان سەردار چاوبەست نیە برا بەسەوەی بیخەنەوە سەر دەوام و دواتر نەتوانێت بکشێت بەڕێزم. من داوای بۆ نمونە بڕێ پارەم لێ کا مامۆستا کە ئەوەم پێ نەبێ ئەڵێم ئەمەمان پێیە خۆ ئەویش لێم قوبوڵە کا بە شەفافانە پێی بڵێم من بۆ ئەوەندەم پێیە. باش بۆی هاوڕێیانی فەیسبووکی چونکە ئیعلانمان بۆ کردبوو سێ پرسیارم اختیار کردووە هێندەی کە کاتم هەبوو بێ داوای لێبوور نەکەم لەو هاوڕێیانی تر. محەممەد عەبدوڵڵا پرسیاری ئەوەی کردووە دکتۆر هەڤاڵە بوو بەکرد لە کاک سەردار بپرسە هەمیشە لە کۆڕ و کۆبوونەوە و گردبوونەوە و خۆپیشاندانەکانە حزوری هەبووە لەم خۆپیشاندانەی 27 مانگ نەوەکو پارێزگای سلێمانی نەوەکو هیچ پۆستێک نەوەکو هاوڵاتێکی ئاسایی حزوری نەبوو هۆکارچی بوو. جاوڵای من نیگەرانە ناکرێت لە جیاتی کاگەڤاڵ هاوڕێم کاگەڤاڵ ئەڵێ هێندەی ئەو ئاگادارە. من کاگەڤاڵ لەسەر خەتە ڕۆژانە مناقەشاکەین لەسەر یاداشتەکان و چۆنەتی بەڕێوە چوون. باش بۆ حزوری خۆپیشاندانەکە وەڵام نایە وڵی لە خۆیان پرسم من ئەو بۆ لە جیاتی خەڵکیکە وەڵام باشە هیوادارین دکتۆرە ڤاڵ خۆی وەڵام باتەوە. ئیبراهیم فارس لە فەیسبوک دەپرسێت ئایا جەنابیان دەتوانن شەفاف بن لە ئاشکراکردنی داهاتی سلێمانی و مانگانە ئاشکرای بکەن بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و خەڵک و پێمان بڵێت سرف دەکرێتەوە بۆ سلێمانی یان دیسانی نێژنەوە بۆ سلێمانی. بەڕێز من هەموو تیمەکانم ئێستا لە کارکردنان باش ژمارەی دانیشتوانمان چەنە، ژمارەی کارمەندمان چەنە، ژمارەی گرێبەستمان چەنە، بودجەی تەشغیلی و بەکاربردنمان چەنە، ئەجیزە و سیاراتی پەکەوتوم چەنە لە پاڵیا داهاتی هەموو داهاتی ناوخۆم بە ڕقم بۆ هەر سێکتەرێک ووامان کردووە بە ڕیتم لەگەڵ هاوڕێکان و بەڕێوبەرە گشتیەکانە کە بە 2 مانگ جارێک بێنینە بەردەمی میدیا بڵین ئەمە حاڵی شارەکەتان و پارێزگاکەتانە ئیعلانی کرد هەمووی ئیعلانەکە بە شەفافی زەمەنی بەسەر چوە کاکە یادگار هاوڵاتیەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێندەیان ناشەفافیە گەر نەبێ بەڕەیەک وەکو ئیعلامێک هێندەیان ناشەفافیت بینیوە هێندە ڕقمیان پێدراوە و دواتر ڕقمەکان زۆر لەوە زیاتر بوون هێندە وعدیان پێدراوە و دواتر وعدەکە نەبراوەتە سەر بەگومانن متمانە نەماوە. ئەخر من ئیشەکەم لەسەرەوەیە من گومرجێکیەت بۆ نەیڵێم پارەی ئاو و کارەبا و بەهاتوچۆیەت بۆ نەیڵێم ڕسومات و خەرجی و ئەمانەیەت بۆ نەیڵێم بۆ ئازادانە نەڵێم مەسرەفەکەمان ئەوەندەیە بۆ ئازادانە نەڵێم 222,000 مۆزەفمان هەیە ئەوەندە ئەرکمانەیە بۆ نەڵێم 4,169 گرێبەستمان هەیە بۆ ئەمانە خەڵک نەزانێت کەم داهاتمان چییە و مەسرەفمان چییە ئەمە چ نیهێنێکی تایە ئەمە بشارێتەوە داهات کەیسە ئەمنیەکان کە تەمازەکە لە ئەمنی قەومی ئەمە بە خەڵک نابێت وەکو ڕای جەنابتان وەکو پارێزگاری سلێمانی ئەم ڕەئیەتان هەیە و ئەم دنیابینیەتان هەیە و ئەم نیەتەتان هەیە سبەینێ ئەگەر حزب بزوتنەوەی گۆڕانێکێتی نیشتیمانی کوردستان کە لە ئێستا ئەتیفاقیانەیە هەر بە ئەتیفاقەکەش هەموو شتەکانی ئێرەیان ڕێخستوتەوە تەداخل بکات تۆ هەرەتوانی و بەڵێنانت بەریتە سەر ئەخر من کاگەجا من لە گۆڕانەوە هاتووم و هاوپەیمانیتیمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە کەسێک نەبووە پێم بڵێ بۆت نییە ئەوە بکەیت. زۆر باش
دوا پرسیارم کاوە بەرواری لە فەیسبووکە پرسیە بزوتنەوەی گۆڕان ڕای وایە ئەم حکوومەتە فاشلە. ئێستا چۆن کاک سەردار پەنا دەباتە بەر هەمان حکوومەت بۆ جێبەجێکردنی بۆی بخات داواکاری خۆپیشاندەران و یاداشتەکانیان بخاتە بەرچاوی. ئەی بی بەمە حکوومەتێکی دراوسێ، ئەی ئەو حکوومەتە نییە ئیدارەی ئەم وڵاتە ئەکا، ئەی حیزبێک هاتووە لەم حکوومەتە بکشێتەوە، ئەی بوجە و موچەی خەڵک بەدەسەر ئەو حکوومەتە نییە، ئەی بی بەمە حکوومەتی گەڕەکی ئەو دیویا گەڕەکی ئەو بەر. ئەم حکوومەتەیە من مۆزەفی ئەو حکوومەتەن بۆ کوێی بەرم. یعنی خۆ تۆ سوالەکە منطقیە، من لەوانەیە گۆشەنیگای خۆم هەبێ، بەڵام ئەم گۆشەنیگایە من کارمەندی حکوومەت و کارمەندی وەزارەتی ناوخۆم، پەیوەندەکەم بەرامبەر بە بەڕێز وەزیری ناوخۆیە، پەیوەندەکەم لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە لە ڕێگەی ئەوەوە، بۆ لەگەڵ وەزارەتی مالیەیە لە ڕێگەی وەزیری ناوخۆوە. ئەیبی بم بۆ چه حکوومەتێک هەموو تەعاملەکانی حکوومەت و وەزارەتی ناوخۆ لەگەڵ جەنابتانایە؟ بەڵێ ئەبێ وا بێت. من پارێزگاری سلەیمانی کارمەندە لە حکوومەتی هەرێمی کورسانە و لە وەزارەتی ناوخۆ. بەڵێ من پرسیاری ترم زۆر بوو بیکەم، بەڵام کاتەکاری هێندە هاوکار بوو. سوپاسی کاک سەردار خادر پارێزگاری سلێمانی بە وەکالەت، سوپاس بۆ کاتی کە بە بینەرانی کوردستان سوارێوەخشی هەر پشت ماندوو نەبوو. بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی باسی ڕۆژ بەردەوامم لە گەڵتان وەکو ئاگادارن لە بەشی یەکەم پارێزگاری سلێمانی بە وەکالەت میوان بوو، وەڵامی کۆمەڵێک پرسیاری ئێمە و بینەرانی دایەوە. لە تەوەری دووەمە لەگەڵ دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرنامەکە بەردەوام ئەکەین. لەم تەوەرەیە هەوڵەین لەگەڵ دکتۆرە باسی دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین، باسی پێشاتەکان بکەین، باسی ئەوە بکەین بۆچی دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان گەشت بەمڕۆ، و باسی سەردانی شاندی باشوورەکەین بۆ بەغدا کە پێک هاتووە لە بارزانی و نوێنەری لایەنەکان هەرێک لە مامۆستا سەلاحەدین محەممەد بادین و محەممەدی حاجی مەحموود و نوێنەری بۆ بڵێن وەک نوێنەری یەکگرتووی ئیسلامی و نوێنەری پارتی دیموکراتی کوردستان و هەروە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن کاک کۆسرەت ڕەسوڵ و هەروەها کاک مەلا بەختیارەوە ئەکرێت لەگەڵ سۆشیالیست. من زیاتر ناڵێم لە پێشەکەکە ڕۆمە لای مامۆستا بە پرسیارێکی عام دەست پێ بکەین. ئەوترێت هەرێمی کوردستان خاوەنی ئەزمونێک بۆ لە حکومڕانی، ئەوی پێوترە حکومڕانی خۆماڵی لە دوای ڕاپەڕینەوە. بۆچی بم ڕۆگەشت دۆخەکە؟ ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێیان نەکرد هیچ نەبێت لە دوای 2003ەوە دۆخەکە باشتر بێ، ڕێک و پێکتر بێت، یەکێک لەو مەترسیانی لەو هەڕەشانەی لەو نازام دێو زمانی کە هاوڵاتیان هەرێمی کوردستان بەردەوام لە یەکترتان سەدام حوسێن و بەعز بوو لە ناوچوو. بەڵام ئەبینین لە دوای 2003ەوە بە دیاریکراوی و زیاتر بە دیاریکراوی لە دوای 2013 و دۆخی هاوڵاتیان زۆر خراپتر بۆ لە جاران. ئەمە گەڕێتەوە بۆ هەڵەی سیاسی یان دۆخەکە هەر ئەوەی ویستەوە هەرەوەنداکرا. بەڵێ سڵاو لە جەنابتان، سڵاو لە تاوی بینەران. لە ڕاستیا من هەرگیز ناڵێم دۆخەکە هەر ئەو نەیەویست، بەڵکو ئەکرا زۆر باش بێت و کرا نمونەیەکی جوان پێشکەشکەین. بەڵام ئەوانەی کە هۆکار بوون بۆ ئەوی ئەمڕۆ بەرهەم بێنن کۆمەڵێک هۆکارن، زۆرن. پێش هەمویان ئەو عەقڵیەتە کە پێش 2003 لە ناو لایەنەکانە دروست بوو کە ناکۆکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکانە بەردەوام بوو، شەڕی ئایدۆلۆجی و عەقڵەتی شۆڕژگێڕی تاکو ئێستش دوایی سەرنجام شەڕی ناوخۆی لێکەوتەوە. شەڕی ناوخۆ بەردەوام بوو و بوو مایەوەی کەم هەرێمە دابەش ببێ و تاکو ئێستش جێکەوتەکانی شەڕی ناوخۆ هەرماوە و ئەو حاڵەتەی هێنا پێشەوە کە نەتوانرا چاکسازی جدی ئەنجام بدرێ. ئەگەر چی هەر لە سەرەتاوە ئێمە لە بیرمانە هەر لە سەرەتای خۆی ئەلانکردنەوە ڕەنگە دەیان یاداشت و بەیان و داواکاریمان پێشکەش کردوێ بەلایەنە سیاسیەکان، داوای چاکسازیمان کردووە. ئەگەر جەنابەت بیرت بێ دوای یەکگرتنەوەی حکوومەتی هەرێمیش ئێمە کە چوینە ناو حکوومەت لەگەڵ لایەنەکانی تری غەیری دوو لایەنی دەسەڵات چوینە ناوەوە بوو
بەرەیەکمان لەناوە وەکو حیزبە کوردستانیەکان پێکهێنا ئێمە بووین مەسیحیەکان بوو دیموکراسی مەسیحی حیزبی شوێعی حیزبی زەحمەتکێشانی ئەو کاتە لەگەڵ حیزبی سۆشیالیست حیزبە کوردستانیەکان وایادا هەر ئەو کاتە داوامان کرد یادا شتێکماندایە سەرۆکی هەرێم داوامان کرد کە کاک مەسعود بۆ ئەو کاتەوە جەنابی مام جەلال داوای چاکسازیمان کرد دواتر کۆمەڵی ئاڵۆزی و نوعی لە هەڵچوون و بێتاقەتی لێکەوتەوە بەڵام دوجار کە وەزعەکە هێور بوویەوە داوایان کرد بیکەنە پرۆژە ئەو بکردمانە پرۆژەوە 3 ساڵ لیژنەی بۆ دروستکرا بۆ ئەوەی چاکسازی دروست ببێ ناونرا لیژنەی چاکسازی بەڵام ئێمە لە لای خۆمان کاک ئەبوبەکر عەلی کاروانیمان دانا بۆکو وەزیری هەرێم بەشدار بوو کە هاتەوە وتی وەڵاهی زۆرێک لەوانەی کە بە لیژنە ئەم چاکسازیە ناکرێ ئەگەر بڕیار لە هەرێمی کوردستان وڵاتیان عیبارەیەکی زوو لێنەوە لە نەگەرویستە شتێک دێزە بە دەرخۆنە بکە بیگە بە لیژنە بەڵێ وترا ئەم مەوزوعە بڕیارێکی مرکزی و ئیرادەیەکی بەهێزی دەسەڵاتدارانی هەرێمی ئەوێ بەڵام ئەو کات بەداخەوە بەهۆی کۆمەڵە مەترسیەوە کە هێشتا سەدا ماوە و چییە و چییە و ئەوانە یا ئەمە جێکەوتەکانی شەڕی ناوخۆیەوە ئەوانە وەلحاصڵ هات تا گەیشتە ئەمڕۆ لایەنە سیاسیەکان بەر لەوەی باسی ئێستا بکەین دکتۆر قسەیەکەیە باس لەوەکە ئەڵێ لە دوای 2009 کاتێ هەریەک لە گۆڕان و یەکگرتو کۆمەڵ خۆیان ئەعلانەکەن وەکو ئۆپۆزیسیۆن فترەیەکی گەشی دەسەڵات بوو حکومداری بۆ لە هەرێمی کوردستان چونکە ئەم هەریەک لە کابینەکە کە یەکێتی و پارتی پێکیان هێنا بوو هەمیشە ترسیەوەیان هەبوو کە چاوێکیان لەسەر هەمیشە ترسیەوەیان هەبوو کە ناڕزایەتی خەڵک تەنها خەڵکی خۆڕست نییە بەڵکو 3 حزبی گەوری کوردستانی لە پشتە بەڵام دوای ئەوەی کە ئێوە بڕیارە دەنبێنە ناو دەسەڵاتەوە دۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپتر ئەڕوە چونکە ئێوە کە چوونە دەسەڵاتەوە کارێکی واتان کرد ئەم حکوومەتە پشتی لێ بکاتەوە یعنی چی بوێ بیکا بەرامبەر هاوڵاتیان ئەم چۆن دەوایە ئەوە بەشێکی بێت ئەوەی کە ئەم حکوومەتەی بێنیاز کرد بەڵام شۆڕشی عەرەبی کە دروست بوو حکوومەتی هەرێمیش ترسی لێ نیشت ئەو کاتە لەو کاتا وەڵامدانەوەی زۆر بوو بۆ داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن بەڵام کە دەرەنجامی بەهاری عەرەبی ئابەم شێوانەی لێ هات ئیتر حکوومەتی هەرێم ترسی فشاری جەماوەری کەم بوویەوە چونکە ئەزانەیە ئێوە ڕۆڵتان هەبوو لەو ئەوەی ئەو ترسەکەم بێتەوە بەڵێ ئێوە ڕۆڵتان هەبوو لەوەی ئەو ترسەکەم بێتەوە بۆ چونکە ئەسڵەن گەلانی ناوچەکە زۆر وڵات ویسیان لە فکری گۆڕانکاریە بن بەڵام ئەو واقعە خەڵگە بینێ کاتێ تۆ بەراوردی واقعی ئێستا بکەی بەو دەرەنجامانی کە شۆڕشی گەلانی ناوچەکە بەرهەمی هێنا حتمما هەم خەڵک ئەو هینەی نامێنێ ئەو تەحەموس و گەرمیەی نامێنێ و هەم دەسەڵاتیش ئەو ترسی ئەوەی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەم ڕۆگەیشتووە هەڵە و سوچی حزبەکان و دەسەڵات بوو یاخود هەڵە و سوچی هاوڵاتیان بوو لە ڕاستیە هەڵە و سوچی دەسەڵاتە ڕاستە هاوڵاتیانیش واعی نین لە دەنگدانەکانیانە ئەگەر چی لە هەرێمی کوردستانە مەسلەی دەنگدانیش ئەوەندە شەفاف نییە تاوەکو بڵێم وڵات دەنگدان ڕۆڵی زۆر ئەبێ بەڵام لە ڕاستیە ئەوەی کە کاریگەری هەیە هەڵە و سوچی لایەنە دەسەڵاتدارەکانە کە ئەزمموی حکومڕانی تەنها دەسەڵاتدارەکان یان ئەحزابی سیاسی بەگشتی وەڵاهی دەسەڵاتدارەکان ئەحزابی سیاسی تر ئەو پەڕەکەی تاکو ئێستش بە ئێستەشیەوە پێوە بێ کابینەی کۆتاییە ئێوەش بەشدار بوون گۆڕانیشی تیا بووە بەدەر لەوەی کە ئێستا لە حکوومەت بە بڕیاری پارتی کراوەتە دەرەوە ئێمە کۆمەڵیشی تایە تا حاڵی حاضر یعنی ئەکرێت هەموو شتەکان بخەنە سەرەکێتی و پارتی بەڵێ من بە تەواوی قەنەعەتمەوە ئەڵێم بە دەرەجەی یەکەم پارتی بە دەرەجەی دووهەم یەکێتی بەرپرسە لەم وەزعە چونکە هەردووکیان ئەتوانن ڕۆڵیان هەیە ئیتر بە نیسبەتی جیاجیا کاریگەریان هەیە بەڵام لایەنەکانی تر ئێمە مەسەل بۆ نمونە ئێوە لە بیرتانە ئێمە چۆن وەزارەتی کارەبامان وەرگرت
بە چەند وعد و پەیمان و مؤتەمەر سەحەفی و وێسەش بڕۆن سەیری ئەرشیفی تەلەڤیزیۆنەکان کەن دیارە و بە چەند وەخت حکوومەتی هەرێممان دواخست تاوەکو کە کاکە وەزارەتی کارەبا وەرناگرین ئێمە ناتوانین قەنەعەتمان نییە وەزارەتی کارەبا ئیشەکەی لەبینی 4 وەزارەتایە ئەم 4 وەزارەت بەتایبەت وەزارەتی سامانە سروشتی بە تایبەتی سامانە سروشتەکان و مالیە و وەزارەتی تەخطیط و وەزارەتی کارەبا خۆی ئەم ئیشە بەم شێوەیە ناڕوە ئێوە لە سەرەتا وازتان کرد کامە داوا بۆ ئێوە دانرابێ واللهی وەکو داو نا بەڵام وتمان ناڕوە لەبەرمان ناڕوە لەبەرەوە ئەوە بوو کە وەرمان گرت بە شەرت و شروط و پەیمان وەرمان گرت بەس کە چوونە ناو وەزعەکەوە جاتە ئەوە واقعی لایەنە سیاسیەکان با بوەستێ کە ئەیانتوانی لەگەڵ هەموو وەزعەکە چاکسازی بکەن و ڕۆڵیان هەبێ بەڵام لەو لایشەوە شەڕی داعش بوو بە بەڵگەیە لەلایەک بە بیانوش فشاری بەغدا و حربی اقتصادی بەغدا لەگەڵمان هەم بوو بە بەڵگە و هەم بوو بە بیانوش بەدەر لە هۆکار و فاکتەرە دەرەکیەکان بینە سەر هۆکارە ناوخۆیەکان لە دوای 19 ئابەوە بە دیاریکراوی 19 ئابی پارساڵ دۆخی لایەنەکان کە ئەبوو لە یەک نزیکبنەوە بەڵام لێکترازانێکی بینیوە تا ئەمڕۆ یعنی ئەو برینە چۆن بڵێ ساڕێژ نەبووە و ئەو لێکترازانە ئەو لێک دوورکەوتنەوەیە تا ئەمڕۆ لێک نزیکبوونەوەی هیچی تیا نابێنێ ئەم ئەڵێ سپی ئەو ئەڵێ ڕەش ئەم ئەڵێ شەو ئەو ئەڵێ ڕۆژ تەنانەت لە دانیشتیان لە بەرنامەکانیش ینی وەکو دوژمن تەعامل لەگەڵ یەکەکەن لایەنەکان باشە لە دوای 19 ئابەوە گەروەری بگرین وردە بۆی لە واقعی ئێستا نزیک بینەوە سیاست بۆ ڕۆژێک کرا یاخود سیاست بۆ ئامانجێکی دوورمەودا و استراتیژی کرا وەڵامی ئەوم بیت لە ڕاستیە ئەتوانم بڵێم سیاست لە کوردستانە بەس بۆ عینادی سیاسی و حساسیەتی سیاسی ئەکرێ نە بۆ ڕۆژ و نە بۆ استراتیژی چی ناکرێت بەس هەوڵدانە بۆ چەسپاندنی نقطە لەسەر یەکتری بۆ چەپاندنی یەکتری بۆ شکاندنەوەی دەستی یەکتری بۆ پاشقل لە یەکتری گرتن منەوەتەی لەم پرۆسی سیاسیا بەشدارم و چاوم کردوتەوەتیایە نابینم حەز ناکەم ڕەشبینانە شتەکەش عەرزکەم بەڵام بەڕاستی نابینم خەمی گشتی و بەرژەوەندی باڵا لە پێش بەرژەوەندی تا شەخص و تا حاڵی حازریش کەواتە لەبەرەوە دۆخەکە ئاهێکی تیاماوە هەناسەیەکی تیاماوە بۆی باشتر بێت من ئەڵێم ئینسان هەرگیز بە بێهیوایی کار نەکەین باشە چونکە کە سیاست تەبیعەتی وایە سەوابەت و نەگۆڕی نییە بەڵکو ئەتوانرێ یەک حاڵەت بێتە پێشەوە بڕیاری جددیتیا بدرێ بەڵێ من ئەتوانم گەشتبینانە هەر ئەمە شۆکارەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان تا ڕۆژی ئەمڕۆ هێشتا لە ناو کابینەکەی حکوومەت ماوەتەوە کە هەستەکەن هێشتا هیوایەکەیە بەڵێ من دڵنیام هێشتا بێهیوان نەبووین بە تەواوەتی بەڵکو هەر ئەتوانرێ ئێستش ئەگەر دڵسۆزە من نتوانم بڵم ئیرادەیش هەیە بەڵام ئەو بنە بەهێز نییە ئەو ئیرادەیە دڵسۆزان هەن بەس پەرتو بڵاون نەیانتوانیوە خۆیان تۆقمەکەن لە ناو دەسەڵاتە تاوەکو ڕێ لە گەندەڵکاران بگرن و بە شێوازێکی شەفاف قەزیەکە بوونی هەیە ئەوانەی محامی قەزیەکەن ئەوانەی پارێزەری قەزیەکەن ئەتوانن بیگێنن بە مەنزڵ بە ئارامی و بە سەلامەتی یان گەندەڵێکە و گەندەڵیەکان و گەندەڵکارەکان و ئەوانەی کە دەسەڵات بە خراپ بەکارێن و ئەلبەت ئەم شتانە بە خراپ زاڵترن بەسەر وەزعەکەیە خۆی واقعەکە ئەوەی کە لە پێش 2023ەوە هات و واقع حیزبەکان و توانای ئیدارەکردن و ئەزمموی حکومڕانیان و کە هەمووی موفق نەبوون تایە دوای بیان و هاتە ناو لەگەڵ فاکتەرە دەرەکیەکانیش بوو بە هاندەر ئێستا حاڵەتێک دروست بووە کە ئەو حاڵەتەی هێناوەتە پێشەوە تاکو ئێستا ئەکرێ بە هەمومان دەست بینە دەستی یەکتری و کار بکەین بۆ ئەو حاڵەتە تێپەڕێنین ئەگەر دەست نایەنە دەستی یەکتری و ئەگەر لایەنەکان پێکەوە کۆ نەبنەوە ئەگەر لایەنەکان پێکەوە هەڵ نەکەن و بڕیاری ئەوە نەدەن کە هەرێمی کوردستان بەڕێوە بەرن چی ئەبێت گەر بە پێشبینیەکی سیاسیانە بەبچوونی من ئەو حاڵەتە دروستە بێت لەوانەیە سەرنجام خوانەخواسە
لە یەکترازانی تەواو دروست بێتەوە بە تەواوەتی ئیسا چەند دوو ئیدارەیە بە شکلیان هەر پێکەون کە لە یەکترازا بە تەواوەتی بوو بە دوو ئیدارە ئیتر بە دوو ئیدارە نامێنێ بە قەنەعەتی من ئەبێتە چەند ئیدارە و توجاری حرب پەیابن توجاری نەوت و حرب و گومرگ و دەستی دەرەکی ئەو دەستی دەرەکی و ئەو شتانە دروستە بێ و خەتەرەکە لێرە دروستە بێ فەوزایەک دروستە بێ ڕەنگە دەستکەوتەکانمان هەموو تیاچێ خەونەکانمان هەموو لە بارەچێ سبەینی ڕۆژی پێنجشەممە بارزانی بە یاوەری شاندێک کە پێک هاتووە لە ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین سکرتێری حزبی سۆسیالیست کاکە حەمەی حاجی مەحموود و هەروەها مەلا بەختیار و کاک کۆسەد وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حەزوریانە بێ کەسی تری تایە پێم وایە کاک شێخ جەعفەریشی تایە بەڵێ کاک شێخ جەعفەریش حەزوری ئەبێت لەگەڵ کاک فازڵ میرانی پێم وایە وەکو نوێنەری پارتی بەر لەوەی بپرسم ئەچن باسی چیەکەن ئەمێ ئەو پرسیاری ئەوە بکەم بۆچی کۆمەڵ و یەکگرتوویتیانە کۆمەڵ و گۆڕان بمبورە کۆمەڵ و گۆڕانیتیانە واللهی ئەو پەیوەندی بەو حساسیەتە سیاسیە یا بەو عینادە سیاسیە هەیە کە دروست بووە لە نێوان لایەنەکانە بە تایبەتی لە بینی پارتی و گۆڕانە کە پارتی لەگەڵ گۆڕان و پارتی لەگەڵ کۆمەڵ پارتی لەگەڵ گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش کەوتوتە ئەو هینەوە ئەو بوارەوە ئەینا کەوتۆتە ژێر تەسیراتی گۆڕان یانە خۆی ئەو سیاسەتی مستەقلی ئەو شتاکە کە قەنەعەتی وایە ئاوا ئەتوانێت باشە هێندەی ئێوە ئاگادار بن مفاتەحە کراون گۆڕان و کۆمەڵ بۆەوەی بەشدار بن لە وەفدەیان هەر هیچیان پێ نەوترا ئاگادار نیم بۆ گۆڕان بەڵام بۆ کۆمەڵ بەڵێ مفاتەحە کراون و خۆیان وتویانە ناین بەڵێ بۆ گۆڕان ئاگادار نین کۆمەڵ بۆ گۆڕان وەکو یەکگرتوو هەستەکەن شتێکی دروست و تەندروست بێکە شاندی کوردستان دوو حزبی وەکو گۆڕان و کۆمەڵیتیانە بێ وەکو نوێنەر ئێمە بۆ خۆمان قەنەعەتمان وابوو ئەم مەوزوعە ئەسڵ ئەوەیە هەموو خۆتان زانن جەنابیشت باشە زانی کە ئێمە لە پێناو یەخستنەوەی ئەم لایەنانە لە پێناو ئەوەی کە دەستپێکردنەوەی دیالۆگ و کۆبوونەوە لەسەر یەک مێز و بەیەکەوە کارکردن و بەیەکەوە بیرکردنەوە لە چارەسەر زۆر ماندوو بووین و قوربانیشمان زۆردا تەنانەت تۆمەتباریش کراین لا يزال هەر قەنەعەتمان وایە ئەبێ ڕۆژ لە ڕۆژان بگەینەوە سەر ئەو قەنەعەتە کە ئەبێ یەک ڕیزی بینە ڕەنگە ئێستا پرسیاری ئەوە بکات تەجاوزی ئەو حاڵەتە سیاسیە بکەین بتوانین پێکەوە بیرکەینەوە پێکەوە کار بکەین پێکەوە لە فکری چارەسەرا بێت دکتۆر ئێستا بینە ڕەنگە پرسیاری ئەوەی لا دروست بێت ئایا ئەمە بەڵگەی ئەوەیە کە لە ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان زیاتر لە بەرەی پارتیەوە نزیکە تاوەکو بەرەی کۆمەڵ و گۆڕان ئێمە لە ڕاستیە ئەعلانمان کردو ڕۆشتین لەبەرەی کەسەوە نزیک نین لە خەڵکەوە نزیکین خەممان خەمی خەڵکە ئێمە زانین دانیشتن بەم وەزعە چارەسەرێکی تیان نییە یعنی هەر دانیشین لە دووری یەکەوە یەک تۆمەت بارکەین قسە بە یەکتری بڵێین نەئەکرا هەوڵەکانتان چڕتر بکەنەوە بۆ ئەوەی نوێنەری گۆڕان و کۆمەڵیشی تیا بواە چکە ئێستا ئێوە ئەڕۆنە بەغدا بە هەر بەڵێنێکەوە بێنەوە ڕەنگە گۆڕان و کۆمەڵ خۆیانی لێبەری بکەن بڵێن ئێمە پرسمان پێ نەکراوە و نوێنەرمان تایە حەزوری نەبووە بۆیە ئیشی پێ ناکەین ینی لێکترازانەکە زیاتر ئەبێ لە بریەوەی کەم بێتەوە من ئەوە نەی ئاگادار بم لە پێناوی ئەوەی کە ئەم لایەنانە بەس پێکەوە کۆ ببنەوە تا ئەمیان قەنەعەت پێەکەی ئەویان ئامادە نییە ئەم لە سەرەتاوە ئەمیان قەنەعەتی نییە تا بەم قەنەعەتی پێکرد و ئامادەی تیا دروستە بێ ئەوی تریان ئامادەی تیا نابێ لەبەرەوە وا نازانم لەمەشە هەوڵی جددیمان داوە هەوڵی زۆریشمان دا بەڵام بەگوێمان ناکرێت کاکە خۆی ئەمە چی بکەین دێمە سەر باسی ئەوەش ئەو بێهیوایی لە ماوەی ڕابردوودا لای ئێوە و ئەمیندارەکەتان دروست بوو ئەجێندای سەردانەکە چییە؟ ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی ڕاستە باسی ئەوواکرێ ئەوترێت باسی شەڕی مووسڵەکرێ باسی سربەخۆیی ئەکرێ باسی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکرێ باسی موچە و قوتی هاوڵاتیان لە زمانی ئەجێندای کارەکەی کۆبنەوەکانی سبەینی هێندەی بەتاکید تۆ ئەگە هەستی گوێشتگری لە عبادی هەر لە ئیسەوە باسی نەوتەکە باسی بودجەی هەرێمی کوردستانەکە بەتاکید باسی چوار مەلەفە مەلەفی یەکەم پرسی قوتی هاوڵاتیانی هەرێم و بودجە و موچەی ئەم هەرێمەیە
کە ئەکرێ جۆرەتر ڕێکەوتنەوەی لەسەر بکرێ بە تایبەتی لەم کۆبوونەوەیە کە هەرێم لەگەڵ بەغدا کۆ بێتەوە جۆرە لە ڕقابەی دەولی و ئیقلیمیشی لەسرە لەبەرەوە ئێمە بە ضرورمان بینی بڵێ هاوڕێن گەراوکاری بکەن یەک دوو پرسیاری گرنگمەوە ئەبێ بیکەم دکتۆر هاوڕێنم پێمەڵەن کاتم کۆتایی هاتەوە بەڵام ئەمە ئەو بپرسم لە مەسلەی سربەخۆیە ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە سبەینە یەکێکە لە مەلەفەکان لەگەڵ بەغایە باسەکرێ ئێوە پاڵپشتی بارزانیەکەن ئێمە قەنەعەت بە کورتی و پشتی خێرا وەڵام قەنەعەتمان وایە سبەینێ ئەم وەفدە بێ بەڕۆشن قسە لەسەر بوجە و موجە بکە دواتر بێتە سەر پرسی پەیوەندیەکانی نێوان هەرێم پێشمەرگە و مەلەفەکانی تری نەوت و غاز و ئەوانە بێ جۆرێک لەسەری بوەسین سێهەم ئەبێ پرسی مەسەلەی مووسڵ و ئێستا و ئایندەی دوای مووسڵ زۆر زەڕورە بۆ هەرێمی کوردستان لە ئێستەوە چاوڕۆشن بین دوای مووسڵ چۆن مامەڵاکرێت لەسەر ئەم پرسە دواتر مەسەلەی ڕیفراندۆم و باسی سربەخۆیی ئێمە کاتێ سەرکەوتووە ئێستا ئەگەر باسی نەوت و شتانە بکرێ بێ سربەخۆیەکە تەخیر بکرێ باسەکەی گەر بشکرێ سربەخۆیی ئەبێ لە هەموو حاڵەتەکانە ئەبێ بەخۆشی لەگەڵ عێراقا بکرێ ئەوجا خۆی مەیزی سربەخۆین بۆچی بەس کێشەکەمان چێ اعترافی دەولیمان پێ ناکرێ نە دەولی نە ئیقلیمی کەی ئەم اعترافە بەدەستێنین کاتێ بتوانین لەگەڵ بەغدا جۆرێ لە تەفاوت جۆرێ ڕێکەوتن ئەو پرسە بۆ بەغدا گرنگە کە هەر لە ئێستەوە جۆرێ لەواگەدار بن وەفدەکە هەشتبەینی ئەگەڕێتەوە یان چەند ڕۆژێک لەوەیە بن بۆ مناقەشەی لەوانەیە ئەگەر ئیشەکە پێویست کات بمێننەوە بەڵێ باشە دوێنێ لە فەیسبووکی خۆت پۆستێکت کردو ئەڵێ من وا هەستەکەم هەندێک دەستی نهێنی هەن کاری جددی دەکەن بۆ ئەوەی ئەم هەرێمە بە تەواوی بەرەو لێکترازان بن بەنیازی ئەوەی بیکەنە دوو ئیدارەی تەواو لێکدا بڕاو تا بەرژەوەندیە تایبەتی و حزبیەکانیان زیاتر دەستەبەر بێ بە لە بەرچاوگرتنی ئەمە کە باسی بەرژەوەندی حزبێکی کەواتە و دەستانە لە ناوخۆن بەڵێ کێ نەمانێم هەوڵانایەن ئەوانە دیار نین لە ناوخوا لە ناو حیزبەکانە خوان شاردوتەوە ینی تاکی ناو حزبەکان بەڵێ نیەتی حزبی تەواو نیە نانە باشە لە هەشتی دەی 2015 ڕاتگەیان کە لە کۆبوونەوەی پێنجقۆڵی داوات کردووە حکوومەت مادام ناتوانێت تەواوی موچەبات یان نیوەی موچەیان 75% موچەبات بەڵام ئەوە تا حکوومەت بە قسەی کردی بە ڕوبعێکیش پەشیمان نید لەم پێشنیازت من پێشنیارم نەکرد بەڵێ من باسی 2 مانگ بوو ئەو کاتە حکوومەتی هەرێم ئەیوت ئێمە تەنیا 4 مانگ لێمان بوەسن ئەتوانین بودجەی کامل تەرتیب بکەین و موچەی تەواو بین منیش ویستم پێشنیار بکەم نەمکرد ویستم پێشنیار بکەم بڵێم وەکو ڕاپرسیە کردم بەڵێ ویستم ڕاپرسیە بکەم کە ئەرێ خەڵکینە ئەکرێ بۆ ئەو 2 مانگە حکوومەت نیوەی یا 75% بیدا و ئەوی تری قەرزێ بە ئەو 2 مانگە بەڵام دوایی خەڵکەکە وا تێگەیشتن کە تۆ پێشنیازەکەت کردو دوایش کە خەڵکەکە ڕازی نەبوون نەمکرد بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ئەوە ویستم ڕوون بێتەوە چکە زوو ئەوە بە پرسیار لێتەکەن لە فەیسبوکەکەشە سپاس بۆ دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ کاتێک کە بینەرانی کوردستان 24 بەخشی سپاس بۆ ئامادەبوون بینەرانی ئەزیزم ڕێزی یادگار فایق و تەواوی ستافە جوانەکەی باسی ڕۆژ لە شاری سلێمانی قبول بکەن تا بەرنامەیەکتر بەخواتان دەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت